لاوانی پێشمەرگەی سلێمانیە خۆی بۆ یاری کۆتایی خولی لاوانی کوردستان ئامادە دەکات کە دووەم وەرزە دەگاتە ئەم قۆناغە و وەرزی پێش و نازناوەکەی بردەوە. لاوانی پێشمەرگە دەیەوێت ئەم وەرزەش بەرامبەر لاوانی سیروانی نوێ پارێزگاری لەو دەستکەوتە بکات. سپاس بخوا ساڵی پار توانیمان لە ناهولێرە کاسەکە بینەوە بۆ سلێمانی. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە یاری فرقەیەکی لەو یانانەی کە گەشتونەتە یاری نهایی لەگەڵ یانی سیروانیە یەکێک لەو فرقانەی ئێمە دۆستاتی و براتی زۆر لە نێوانمانە هەیە. ینی پشت بەخواستبێنێ یارێکی ڕۆژی چوارشەممە یارێکی خۆشە بێ بۆ هەردوو لە هەندێکارێکی زۆ باشمان کردووە. سپاس بەخوای گەورە کە هەموو یاریزانەکان بە یەک دڵ و بە یەک دەست ئەچین ناو یاریگا و پارساڵ بووین بە پاڵەوانی خولی کوردستان. ئەم ساڵیش پشت بەخوا هەوڵی بۆی بەدەستی بین. ژووری خۆگۆڕینی یاریزانانی لاوانی سیروانی نوێیە. ڕاهێنەر و یاری دەدەرەکانی ڕێنمایی تایبەت بە یاریزانەکان دەدەن. لاوانی سیروانی نوێ یەکەم جارە لە مێژوویدا دەگاتە یاری کۆتایی. یاریزانەکان گوێ لەو ڕێنمایانە دەگرن کە پێیان دەدرێت تا ئەوەی بۆ یەکەم جار نازناوی خولی لاوانی کوردستان لە چنگی پێشمەرگەی سلێمانی پاڵەوانی وەرزی پێشوو دەربهێنن. خاڵی بەهێز و لاوازی تیپی بەرامبەری شەزانی لە بەرەوی پێشووتر ڕوبەڕوو بوونەوەمان هەبووە. ئەوەی ترەکەوێتە سەر ڕاهێنەر و ستافی ڕاهێنەران کە لەسەر شێوازێک یاریکەین وەکو ئامیش یاریزانەکان لەو پەڕی ئامادە باشیان ئامادەکاریەکی باشمان کردو بۆ یاری کۆتایی. وەکو بەڵێن ناتوانین بەڵێن بین کە بڵێن ئەتوانین لە سەیاسە ئەم یاری کۆتاییە براوە بین، بەڵام ئەوەی لە توانامانە بێ ئینشاءڵڵا درێخی ناکەین و هەوڵی بۆ دەین. یاری کۆتایی خولی لاوانی کوردستان دەبێتە دێربی شاری سلێمانی کاتێک لەسەر یاریگای زانکۆ هەردوو لاوانی پێشمەرگەی سلێمانی و لاوانی سیروانی نوێ ڕووبەڕووی یەکتر دەبنەوە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.